دەم باش تەماشەوانێنێجا پێکەنینە لیژنەیەکە بەشش وەزارەتە ناوخۆ وەزارەتە پێشمەرگەی هەرێما کوردستانê بۆ گرتنا داخوازکirgên dadgehê li Herêmê ev nav û nîşanên tewerê îro yê bernamemayekî xelk e. Li doh di Kongerekê Rojnamevanî de cebariyewar emîndarê giştî wezareta pêşmerge dige li rêveberê giştî polîsên Herêmê di nava vê kongereyê çepemeniyê de wiha dina xweyekirin ku lîjneke hevbeş û jûreka emeliyatên hevbeş li wezareta navxwe û wezareta pêşmerge hatiye pêkînan bo cîbecîkirina xalên biryara Serokê Herêma Kurdistanê ku li 27 aba raborî hatibûn derkirin bo asayekirina rewşa an ku krîza li Herêma Kurdistanê hebûye û di nav de hatiye ku pêtirî 2000 kes li dadgehên Herêma Kurdistanê li her sê parêzgehên Herêma Kurdistanê Hewlêr, Duhok û Silêmaniyê hatine daxwazkirin ji aliyê dadgehê ve. Li heyan ev kese nehatine girtin û ev biryara tekezê li ser wê çandê dike ku pêwîst e hemû bajar û bajarokên Herêma Kurdistanê pabendî vê biryarê bin û ev jûra emeliyata erkê wê girtina van kesa ye. Piştî vê navberê li benda wergirtina serincî û bûçûnên me. Digel me bin. دوباره سلاوتانه ببینه برزکان توریم روی برنامه مایی که خلق تایبت لسر پکینانی لیژنەیەکی هاوبەش یان ژوورێکی عملیات لە وەزارەتی ناوخۆ و وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دەستگیرکردنی داواکراوان لە هەرێمی کوردستان ئەو داواکراوانەی کە لەلایەن دادگاکانی هەرێمی کوردستان بە تۆمەتی جیاجیا داواکراوان و تا ئێستا دەستگیر ناکراون بە تایبەتی کە زیاتر لە 2000 کەسەیە کێکردوسیان هەیە لە دادگاکان بەڵام تا ئێستا نەچونە بەردەم دادگا ئەمەش بۆ وەکو خۆیان ناڵێنە لە دوێنێ لە کنگرێکی ڕۆژنامەوانیدا کە ئەمە بۆ جێبەجێکردنی یەکێک لە خاڵەکانی بریارە چارخاڵەکەی مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانە کە لە 27 ئابی ڕابردوودا دەرکرا بۆ چۆنیەتی چارەسەرکردنی ئەو کریزە سیاسیەی کە لە دوای ڕووداوەکانی 7 شوبات لە کوردستان هاتوتە ئاراوە. بۆ ئێمە چاوەڕێی وەرگرتنی سەرنج و بچوونەکانیەوەی بەڕێزین یەکەم پەیوەندیشمان باخەوان لە شاری هەولێرەوە. کای باخەوانم کاتەوە باش. کاکە کاتکەم کاتە باش. هەموو کاتێکی جەنابەت. زۆر سپاس بۆ تۆ بۆ بینەرانی NRTش. سپاس جەناب. وەڵام لەسەر ئەو تەوەرە هەڵبەت بابەتێکی جوانە ئەگەر ڕێگام بدەیت دوو دەقە مەجانم بدەیت بەسەر بکەم. من پێم وایە بەڕاستی ینی نازانم ینی جێگای پێکەنین و گاڵتەجاریە بەڕاستی ببورە بۆ شێوە قساکەم ینی تۆ تۆمەتبار یعنی ئەوانەی کە تۆمەتن بە کوشتنی خەڵک دیارن ینی پێویست ناکاتەوە ینی نازانم فێرم بەوە دێ ینی ژوورێکی بۆ چێ بۆ چاوتێری ینی پرس ینی من پێم وایە دادگا ئەگەر بێوە کەسێک دادگایی بکە بەڕاستی پێویست بەوە ناکات تۆ ژوورێکی بۆ دانرێ ئەوە لە خۆپیشاندانەکانی مانگی شباتە کە هەرێمی کوردستان 12 شەهیدێک هەیە بەڕاستی ئەوانەی کە تەقیان لە خەڵک کردووە لە بەرچاوی خەڵکیان و ئەڕۆنەوە دیاریشن دەچێن ئەمە یەک دوو کە ئەمینداری با بڵێن وەزارەتی پێشمەرگە باسەوە کاڵێ نزیکەی 2500 من نازانم دقیق ژمارەکەم لەبەر زیاتر لەو ژمارەیە تاوانبار هەیە بەڕاستی ینی من عەجایبم پێ دەوێت ینی ئەو هەموو ژمارە زۆرە کە کاتێک هەیە بەڕاستی کە تاوانبارن ئەی چەند ساڵە حکوومەتی هەرێم کە ینی چی کردووە ینی هەوڵی چی نازانم بەڵێ کای باخەوان بەڵام ئەمەنە نەک بەتون تەنیا ئەوانەی کە تۆڵێن لە بۆ یارەکانی 7 شوبات و ڕۆژانی دواتر ئەمەنە بە دووسەی جیاجیا وەکو لە ناو کنگرە ڕۆژنامە نووسەکە داتەوە بە دووسەی جیاجیا ئەمەنە داوا کراون ئەوانە گەلەی جەلەلایەن زۆر لە ڕئیس حشیرەتەکان زۆر لە دەستڕۆیشتەکان بەرپرسەکان لە هەرێمی کوردستان داڵدە دەڕان ئەمەنە هەند کەسانە کە هەر ناچنە لە بەردادگا تەحەدای دادگای کە ناچنە لە بەردەم دادگا بۆی بزانن دووسەکان لەسەر چییە ئەمە بۆ ئەوەیە کە ئیجباریان بکەن بێن بەردەم دادگا دووسەکان یەکلای بکرێتەوە کە ئایا بۆ ئەمە داوا کراوە باشە خۆتۆ کاکە کار ینی سەیرە تۆ یعنی ئەگەر حکومەت بێ بەڕاستی چۆن کەسێک تاوانبار بێت چۆن ناچیتە بەردادگا ئەگەر ڕێگام بدە یەک دقەیتر قسە بکەم ینی یەک دقە زۆرە پێم وایە خەڵکی زۆر لە سەر پەیوەندیکەرم کە نیو دقەیتر یەک تێبینی تر ئەدەم بەڕاستی یان لەسەر بابەت هەیە يعني من پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان هەم سەرۆکایەتی هەرێم و هەم سەرۆکایەتی حکوومەتی کوردستان ئێوێت من ئەو قسە بۆ واکەم بەڕاستی بۆ خەڵکەکەم یعنی ئێوێ ئەوە بکاتە بەشێک
شتێک لە چاکسازی بیداتەوە بە چاوی خەڵکە بۆ ئەوەی با بڵێ منەت بەسەر خەڵکا بکە بڵێ ئێمە ئەوە چەند تاوانبارێکمان گرت و منەت بەسەر خەڵکاکە بەڵام یەک تێبینی تر بچووک من تەحدای ئەوە دەکەم ئەوانەی تەقیان لە خۆپیشاندانی هەفتەی شوبات کردی خەڵکی سلێمانی لێرە ئێڵەن بەڕاستی کەس ناتوانێت ئەوانە بگرێ و توێژی پارتی دیموکراتی کوردستان باسەوە کە ئەوان ئامادە نین کە ئەو تۆمەتبارە بدەنە بەرداد. بەڵێ کای بەخەوان بەڵێ ئاڵێمان لەگەلە لە شاری سلێمانی لەسەرمان بە بەتاڵی خان فەرموو. بەڕاستی ئەمەوێت تایبەت بە تۆری ئەمڕۆ قسە بکەم. بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان نەک لیژنەیەک 100 لیژنە و 1000 لیژنەش پێک بێنێت من باوەڕی من وایە کە ئەو کەسانە قەت نادرێنە دادگا. بەڕاستی ئەزانین لە هۆکارەکەی چی هۆکارەکەی ئەوەیە کە سەر بە حکوومەتن هۆکارەکەی ئەوەیە کە سەر بە حیزبی دەسەڵاتن ئەگەر ئاسایش و پۆلیس نەبێ بۆچی نادرێن بە دادگا ینی ئەو کەسانی یان هەت کەسێک لە وڵاتی ئێمە داوای مافی خۆی بکە خۆپیشاندانێ بکە پێویستە حکوومەت بەڵام ئالێخان ئەم بڕیارە لەلایەن سەرۆکی هەرێمی کوردستانەوە دەرچوو ئەم بڕیارە دراوەتە لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتی وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگەیەکێک لە خاڵەکانی بریارە چارخاڵیەکی ئاڵەیە دەبێت هەموو داواکراوەکان لەلایەن دادگا داواکراون دەستگیر بکرێن دوێنێ جۆرێکی عملیات پێکێناوە و لەسەر لە بەرچاوی ڕایگشتی ڕایانگەیاندووە کە ئەوان ئەم کەسانە ئەگرن لیستیان بواتەوە لە هەر سێ پارێزگا هەرێمی کوردستان. تۆمە چون لێکە دیتەوە؟ ئەگەر وەکو تۆ باسێکی ئەگەر وا بێت بەڕاستی یانی نازام ئەوە قەت ناگیرێن بینین بە ئاشکرا لە بازارەکانە ئەسوڕێنەوە ئەوە بە کامێرای تەسویری شەیەکە ئەبینی ئەو کەسانە لەو کەسان لەو خۆپیشاندەرانە ئەکەن کە ئەکوژنێ بەڕاستی لەو بینەیە هەر بۆچی یعنی کوڕێکی مەسوول ناکوژێ لەوێ هەریان لەوێ بەس فەقیر و هەژارەکە تێئاچێ پێویستە حکوومەت بیان بەدادگە و پێویستیشە ئەو کەسانی کە ئەو خۆپیشاندانە ئەکوژن بە هەمان شێوە بکوژدنەوە نەک ئەوەی هەر لە سجنا لە سجنا هەر جوانیشە بن و سپاس. باوکی محەممەد لە سەنگەسەر باوکی محەممەد ئەم کاتەوە باش کاکێکی وڵای ئاسی گەشتبین نین بەو بڕیارەی سەرۆکی خۆ شتێک ڕوون و ئاشکرانە کە ئەم پێم وایە پێش کۆبوونەوەکانی ئۆپۆزیسیۆن دەسەڵات ئەو شتە دەیانتوانی تێبێژێکن بەڵام بەڕاستی بەسەنها خۆڵ لە تاوکردنی خەڵکە دەنا هیچی تر نیم بەڕاستی بە قەناعەتی خۆم بەڕاستی تاوانباری سەرۆکی دیموکراتی کوردستانە بەڕاستی پارتی بلە سلێمانی تێگەدەنا یەکێتی قەت بەڵێ باوکی محەممەد باوکی محەممەد پێم باشە لەم چارچەوەدا هیچ کەس تاوانبار نەگرێت لە بەشەیەکی بابەتکەنا لەسەر ئەو بریارە قسە بکەین ئەو بریارە دەرچووە بەشەیەکی فەرمیە ئەوە خۆیان لە بەردەم دەستگاکانی ڕاگەاندنەکەمە بریار دەرچووە ئێمە جێبەجێ سەرۆکی هەرێم دەزانی ئەوانە کێبوون هەر لەلایەن خودی دەسەڵاتی پارتیەوە کراوەکە تەقەبکەندنا پەیمانیە ئەوانی شتێکە بەڕاستی زووتر تاوەسەر دەبێت بەڵام تەنها بۆ خۆڵ لە تاوکردنەوەکە تەنها تاوانباریش پارتی بەڕاستی. بەڵێ ڕەوەند لە ئاکرێ لە باژاراکرێک ئاکراوەندە ماش ئێوارە باشتر کەرەمکە چوانی باشی زۆر سپاس برا دەستخوشی بەرنامەی دەکەم و بڕاستیە بڕیارە سەرۆکۆتیارم شتێکی باشە بحقیقت یعنی بەس من اقتراحەکە ڕاستی پیشنیارەکەی سەر ئەبێ ئەو جۆرە عملیاتێ یعنی بڕاستی یعنی گونەهە تاوانە هێزە پیشمەرگە بەشدار بیتن بۆوی کاری یعنی صراحت یعنی شرطەت یعنی دیالگە شرطی ئاسایش دانا باە چونکو پیشمەرگە پڕاستی مادەم هێزەکە چەکدار هێزەکە حەزبی بێتە ناساندن ناو کۆمەلگی هەیە نه ئەپڕاستی کارەساتە یعنی کارەساتەکە مەزنە یعنی بۆ پیشمەرگە هەمووی تشتێ محرومە بۆ تشتێ توتەدا بەشداری پێ دەکردن یعنی بڕاستی کارەساتە نزانم بۆ لێ پێشمەرگە وەزارەتە پێشمەرگە هەیە لە حکوومەت هەرێمی کوردستاندا بشێوەیەکی فەرمیە پێشمەرگەجی چەند لیوایکەنە تایبەتن گرێداینە vê وەزارەتێ بە وەزارەتەوە کە هێزێکی ئەولەهیە هەر پێشاتێکی وسادا و دکارە ڤەلڤینێ پێ بکە بەڵێ نخير يعني أبي شق صابونينا شنكو هكانو كأفهم شنوايش يعني تشكيل كده لأن وزارات البيشمركة يعني لاينة معارضة نت يعني هزت نظامنا هزت حزبي دادنين صراحة يعني تشتكي واقعية أزد في تشتيمة واقتراحهم مش بيشنيارم بزداري كردن يعني بزداري كنا بيشمركة في بروسيدا براسي تشتكي زور خرابو يعني كارثة براسي بله سپاس بۆ بەڕێوەبەر سپاس سابیر وە بزانم لە ناحیەی ڕزگاریەوە کاک سابیرم کاتەوە باش سعید بەڵێ کاک سعید
بەڵێ کەرەم کە برا باشی بەڕێزم زۆر سوپاس براگەورە زۆر سپاس دەکەم بۆ ئەو تەوەرە جوانە سوپاس فەرمو بەس ئەوی من پرسیارەکەی من لەو تەوەرەدانە بەس وەکو ئەوە حەزم لێ یەک ئەوەتان لە بینمەوە باڵێ فەرمو ئەوە ماوەیەکە دەگەرن لە دوو یەک کامێرە بۆ ئەوانە لێقامەوانی ئەوەی پێشان بدەتن ئەوانەی هاتین هەولێرە حەفت ماڵن باڵێ ئەوزا هیوادارم بەتەمای خوا بەتەوای کەناڵەکەتان بێت بۆ سەردانی ئەو فەقیر و هەژارانە هەر ئەو داواکاریمان هەیە زۆر سپاس بەڵێ وەڕێزەکەتان دەکەم سپاس وەکو کاک سعید تۆ تێبینەرە بەرزەکان ئەو بوومەلەرزەکەی شاریوان ئێستا خەڵکێکی زۆر ڕویان لە هەرمی کوردستان کردووە خەڵکیوان وابزانم لە دێرە لوکێژێک لە ناحیە دێرە لوکێژێک دوان ڕۆژاندا چەندی ماڵبات لە بەرڤار هەژێ و زەرارمان بوونا هاتنەوە بنەجی بوونا لە هەولێرە هەنە لە هەندە بەرێندن جیێنە بەلێ کاروان لە چمچەمان لەسەر تەوەری ئەمڕۆمان کای کاروان ئەم کاتەوە باش ئەم کاتت باش هەموو کاتێکت باشە سپاس دەکەم وەڵا سەبارەت بە تەوەرگەی ئەمڕۆ دەستخۆشیت لێ دەکەم سپاس ئەوە داواکاری لە مێژینەی خەڵکی کوردستانە بۆ چەسماندنی یاسا بەڵام ئەمەی ئەم لەم سات و کاتەدا ئەمەین ئەمە سیاسەتێکی موبەرمەجی داڕێژراوە بۆ کبکردنی دەنگی ئازادی خوازی خەڵکی کوردستان بەڵام بڕیارێک ئەمە بڕیارێکە بۆ دەستگیرکردنی ئەو تۆمەتبارانەی کە داوا کراون لەلایەن دادگا بە هەر تۆمەتێک بە هەر دووسەیەک هەبێ ئەمە چۆن ناچێتە چارچەوەی دژاتی بەرژەوەندی تۆ ئەمە چۆنێکە دیتەوە کە داوای کراوێک هەیە تۆمەتبارە بە تاوانەیەک بە هەر شێوەیەک بێ و بە شێوەیەکی ڕسمی بڕیاریان داوا کە ئەمانە بگرن ڕاستەکەی تاوانبارەکان بگرن خۆ تاوانبارەکان دیارن بە ڕسم بە ڤیدۆ بە ناو هەموو ناسراون بەڵام لەگەڵ ئەوەشە چەند کەسێکن ئەوانەی وە پەنجەی دەست ئەژمێرێن کەوا تاوانبارن بەڵام ئێستاکە 2653 کەس ئەگیرێ ئایا ئەوانە چالاکەوانی مەدەنی تیانە ئایا ئەوانەی تیانیەوە خۆ پیشاندانەکانیان بەڕێوە ئەبرد ئەگەر ئەوانی تیانە بێ زۆر باشە ئەو چەند ساڵێکە داوا کرێت ئەو تاوانبارانەی کەوا لە دادگای فیدراڵی عێراقەوە بەڵێ کای کاروان داواکەن دەستگیر بکرێن بەڵام کەچی لای ئەمانن بەڵێ کای کاروان بەڵێ بەکر لە فێرلەندا کاک بەکر دەم باش هەموو کاتێکی جەنابەت دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم هیوادارم نمونەیەم بەرنامانە زۆر بێت زۆر سپاس بۆ تەوەڕەکەشت بەڕاست و بەچەت ئێمە چی پێڵێن دڵخۆش نین و گەشتبینین بە بڕیارەکانی سەرۆکی هەرێم چکە هەر بڕیارێکە سەرۆکی هەرێم دەریەکات بۆ بەیانی بۆ دووبانی بە پێشەوەندەوە بە تایبەتی دەشت دەسەڵاتی سەوزە جێبەجێکرێت بۆ بڕیارەکانی ئەم دوایی سەرۆکی هەرێم مینیمان دوو ڕۆژ دووە بڕیارەکان چی بەسەر کوردستانە هات هەنی هەموو بڕیارەکان بەعکسەوە جێبەجێکرێت و نەکرێت بە تایبەتی دەشت دەسەڵاتی سەوزە ئەمە دووبارەم کردەوە پورە بۆ تەوەری ئەوانی کە بەگرتیان بات و هەمویان بشیدێن باوەڕ ناکەم هیوا ئەحمەد بەڵام کاک بەکر لە چارچەیان بڕیارەدا هاتووە کە بەداتاش هەیە ناوی داواکراوەکان لە هەر سێ پارێزگای هەرێمی کوردستان لە ئیدارە گەرمیانیشدا هەیە کە ئەم داواکراوەکان هەرێک بە شێوەیەک لە شێوەکان لەسەر تۆمەتی داوا کراون لەلایەن دادگا پێویستە لە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی ئەمانە دەستگیر بکرێن ڕاو قەنەعەتە بێ من هیچ دادگایەک لە کوردستان بە سەروەر نازانم دادگا تەنها بۆ من وستۆ بۆ فەقیر و هەژار سەروەرە ئەگەر دادگا سەروەر بێ ئەمە چەندێکە لە 8 مانگە 9 مانگە ئەو تاوانبارانە دەستگیرەکان و بە سزای خۆیان نەگەیشتن کە کوڕی 12 ساڵ و مناڵ و ژن و هەموو سلێمانیان خەڵتانی خوێن کرد ناژیریەوە لە هەمان کاتیشە ئەگەر دادگا سەروەرە سەرۆکی هەرێم بڕیار دەرەکات یعنی هەر لە مەکتەب سیاسی خۆیان وەڵێ ئێمە هیوا ئەحمەد لای ئێمەوە بەگرتی نیان ئێمە نابێنە بەردەم دادگا برا جوانەکەم خۆ ئەمە ئاشکرایە ئیتر جەنابی سەرۆک چیمان بۆکە بڕیاری چی دەرەکە یعنی ئەم قسانە ئێمە هیچ دڵخۆش نین پیان و هیچ گەشتبینی پیان و هیوادارم واز لەو بڕیارانە بێنێ کە سەرۆکتەریەکات چکە بەڕاستی سەرۆک لەشێ دەسەڵاتی سەوت هیچ بڕیارەکانی جێبەجێ ناکرێتیان پۆلیسێکیش بڕیارەکانی سەرۆکی جێبەجێ ناکات براکەم خۆشتەکان بە چاوان هەیبینین بەڵێ کای بەکر دەستان خۆش بۆ بەرنامەکەتان هیوادارم سەکۆتوو بن زۆر سپاس کای بەکر لە فینلانداوە محەممەد لە شاری سووران کای محەممەد ئەم کاتەوە باش
سەنگەر لە کێلارەوە لەگەڵمانە کاک سەنگەر هەلۆم کاتە باش هەموو کاتێکت چاکی باشی زۆر سپاسەکە جێ لە قسەکانی کاک بەکر بێ تۆ تعلیقە لەسەر قسەکانی چییە؟ واللهی من تعلیق لەسەر قسەکانی ئەوخۆوە قسەکانیان باز حق قانون یاسا سەروەر بێ بەڵام نەک بەم سەروەرەی ئێستاکە یاسا سەروەرە هەموو محامێک و هەموو حاکمێک بووە بە تریلیۆنەر بە سەردادگاوە و هەر ئەڵەن یاسا دەسەد بێ زەلامەیە زۆر تعدای لێکراوە زۆر زوڵمی لێکراوە ئیساکە حکومە و سجنە و تەوقیفە و زەلامیش هەیە تاوانبارە و لەو دەشتا ئەگەڕێ و کەسیش نایگرێ جا لەو بەرە حەزەکەم تەوەرێ لەسەر یاسا دروستکەی جەنابووی وەکو جارێکی تریش تەلەفۆنم بۆ کردی دەربارەی وەزارەتی زەراعە ئیشێکم پێشکەش کردی ئالەوانە کەوا جەماوەر بە گشتی ئیسیفادەی لێ بکە جا ئیتر داواکەم تەوەرێکی دەربارەی قانون و یاسا دروستکەی بۆ ئەوەی هاوڵاتیان زۆر کێشەیان لەم بارەوە هەیە با یاسا سەروەر بێ بەڵام سەروەرێکی عادیلانە بەڵێ کاکی سەنگەر بێگومان تەمەشەوانە نێجا تەوەرێمە ئەیرۆ تایبەتە لەسەر بڕیارە پێکانینە ژۆرێکی عملیاتە هەفبەش ji بال وەزارەتە نافخوا و وەزارەتە پێشمەرگەی هەرێما کوردستانê ku دۆ کنگرەیەکی چاپەمەنیە لە هەولێری هاتە ڕاگەاندن تێدا بەحسەوەیەکی هاتەکردن ku پێتری 2500 داخوازکiriyên dadgehê li Herêma Kurdistanê li her sê parêzgehên Herêma Kurdistanê hene ku bi tawanên cuda hatine tۆmەtbarkirin heye niha nehatîne hem berdadgehê pêwîst e di demek diyarîkirî de ev hemû kese bi her awayekê bibêne hem berdadgehê û dosyenan bêhne vekirin û netîce bihête wergirtin belê bû pitir li ser vî babetî Mahir li bajarê Dûkê digelme kak Mahir dem baş Mazin belê kak Mazin الو او کاتت باش hemû demên te her baş bin keremke چۆنی کاکە حیاتم سپاس کاکە من موضوعی من غير موضوع ولا دەتوانم بەشدار بکەم بەڵێ فەرموو قسەکە بە کورتی باشە کاکە ئەمە پێشمەرگەی بەرگەی حەزبینێت لەقا و لژنایی بەڵێ نوچیمە ئەمە هیچ نییە کاکە بەخوای بەڵێ داواکاریەکەت چییە پێشنیارەکەت چییە؟ پیشنهاریم ینی دەبێژم ینی وەک ناوەکی گران سەرمایە ینی پێشمەرگە ناوەکی پیرۆزە و تدوێت چ بوو تەبێتەکردن داخوازیەتە بە تعدید بوو کیش جێ داخوازی ئەمە ینی وەک چاوەکی برێنەمە وەکی هێزن ناوخۆ وەکی شورتێ وەکی ئاشایی سێبینی وەرگرتن بەڵێ کاک نازم بەڵێ بۆ تۆ هەموو پێشمەرگە بەڕێزەکان لیژنەی کاروباری پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان هەرە شێوایان کردووە کە ئەگەر لە بودجەی داهاتووی هەرێمی کوردستان موچەی پێشمەرگە زیاد نەکرێت ئەوە ئەمانە ئامادەن دەستبەرداری لیژنەکە بە ئەندامەتی لیژنە بن کە بێگومان ئەمەش ئەم پرسە لە ئێستادا لە پەرلەمان و ڕوژێنراوە و باس و قسەیەکی زۆر لەسەرەکەمە لە کاتێکدا کە پێشمەرگە بەڕێزەکان زۆرترین پەیوەندیایکەن بە بەرنەما و باستەوایکەن کە ئەوان کەمی موچە و ئیلتیزاماتی زۆریان هەیە بەڵێ بۆ سەر بابەت تەوەری بە تهدید تەوەری ئەمڕۆمان دانا لە چارقۆرنا لەگەڵمانە کای دانام کاتەوە باش الو بەڵێ کای دانا چۆنی باشی برا زۆر سپاس دەستخۆشە بەرنامە لێ دەکەم سپاس کاک مەسعود هەست بریارێکی بیدا تا سەد دەستە سەر لەسا ئەو برادەرەی سەنگەسەری کەوتی پارتی دیموکراتی کوردستان دەستی هەبوو لەو گوشنەی سلێمانیا باشتر زەرامێک بێتە سەر ماڵی تو ئایا چی لێ دەکەی بەربارانت کەس نێوی سوکت پێ بڵێ هەروەها دەستخۆشیشان لێ دەکەم بەگەر زەرامێک دەست کاتە سەر ناین دەست لە خوێنەکە نێ ببی گوژێدی چی لێ دەکەی گوڵبارانی کەی بەڵام پێت وایە ئەوەی ڕووداوە ینی ئەو خۆپێشاندنەی ڕووی داوە کە بەبەرت بەشەیەکی دیکە تەعامل لەگەڵ بکرێت ئەوە سیاست بوو نانی گۆڕان بوو کۆمەڵ بوو یەکگرتو بوو ئەمە دەفەکەشان پارتی دیموکراتی کوردستان بوو پێت وایە لە چارچوەی سیاست ئەگەر سیراایەکی سلمی سیراک لە چارچوەی خۆپێشاندنەوە لە چارچوەی بەرنامە و سیستەم بکرێتان ئەم تیجانەکەمی زیاتر لە بەرژەوەندی گشتیدایە دەزانی چۆنە برا ئەمن دەستخۆشە بەرنامە لێ دەکەم پارتی دیموکراتی کوردستان لە هەموو حیزبەکانی
هەرێمی کوردستاندا دەسەڵاتی هەیە بە قەوەترە و ئیسەت بۆ خەڵکی دەکا و ئیش بۆ خەڵکی خۆی دەکا هەموو خەڵک بەس دانا عەبدولمەجید نانی معافێ دانا ببرە کاک هاوکار کاکی داناکرد لە چاچەی بەرنامەکە بەبێی ناوهێنانی چاچەی بەرنامەکەی ئەو گەندەڵی کردووە لە سلێمانی پێت وایە ئەم بڕیارەی دەرچوو ئێمە لەسەر بڕیارەکە قساکەین نەک تەنیا ئەوانەی تاوانبارەکە ئەوانەی تۆمەتبارن بە ڕووداوەکانی هەفتەی شوبات ئەوانەی پێشتریشن کە گەلێک دووسەی تریش هەیە تایبەت بە تاوانە جیاجیەکان لە هەرێمی کوردستاندایە ئەم جۆرە عەمەلیاتە تاچان دەتوانێت ئەمانە دەستگیر بکرێت ببین تا دادگا بەڵە خۆ ئەوە شتێک چاکەوە کاک مەسعود بڕیاری دەرکردووە و ئەو ئیشەی دەکات بەس ئەوانەی کە دەڵێن ئەوانەی خۆپێشانداریان کردو بە نەدرێنە دادگا و ئەوانە بخۆیان گومانیان لە خەڵکی خۆیە کاکە ئەوانە مانی ئیشیان کردو نایشیان بکۆشدا و منداڵ گەنجەشیان هەندێک بردوونە لێوەکانە لە پێشەوەی بخۆیان خوان شارت و خەڵکیان بگوشتاوە لەپی سوار چەند فیشێکی وەکەوتە کاچی خۆم بەڵێ کای دانا لە چارخۆردان سوپاس پێوەندێکێت هاوکارمان لەگەلە لە سۆرانەوە ئەلو بەڵێ کاک هاوکار باشی بەڕێز زۆر سوپاس من کە لە سەوەرێک قسە دەکەم ئێستا من بۆ یەک سا نزیکەی من 4 نەفەر هێنە بەرامبەر ئەوە ئەمری قەبزیان هەیە بەڵێ ئەمری قەبزیان هەیە کە من ئەمری قەبزیم لە بنکەی خەلیفان لە سۆران بردیە بریزبانە وەزارەتی پێشمەرگەشت تا ئێستا یەکی معاش ڕانەوەستاوە بەڵێ ئێزا دەرێن نازانم دەگیرێن ناگیرێن بەستا ئێستا یەک دەرێ مەسوولەکەیان دە من پیلی خۆی دێنێ یانێ هەر یەکێک یەکێک بۆ نەبەستی دەکات لەوانەیە 2 ملیۆنیان بەس بە من بە هاجوچەی خواربی تا ئێستا ئیشیان دەژی نەکرێت هیوادارم دەژی بکرێت بەڵێ سۆران لە شاری سلێمانی لەگەلمانە ئەم کاتە باش کاکە کاژیان هەموو کاتێک کاک سۆران دەستخۆشی بەرنامەکە لێگەم بەڕێزم زۆر سوپاس بەڕێزم ئەمە سەرۆکی هەرێم سەلمانی کە هیچ یاسایەک نییە لە هەرێمی کوردستانە بۆ ئەوەی 2000 کەس بێ داواکراوی لە ژێرینی دادگاکانە بەس من پێم وایە یعنی سەرۆکی هەرێم لاری لە داواکارەکانی خەڵگەیە ئەو کەسێک کە هاتووە خسەر جادە هەمی حەزەکەم خۆی بێتە ئەرزی واقع لە سلێمانیە خزمەتگوزارەکان ببینێ تێگەی بەڕێزم ئایا ئەو کەسانەی کە کەناڵی نالیان سووتان کەسێکی وازحن پێویستی بە بڕیار هەیە ئایا ئەو کەسانەی کە بە بیکەیسی تەقاکەن پێویستی بە بڕیارەیە کاکار من لە تۆ پرسیاراگەم ئایا ئەو کەسەی کە سەردەست عوسمانی شەید کرد ئەو کەسەی کە هێرشی کردە سەر ئاسۆ زەردی ئایا ئەو کەسانە پێویستیان بە بڕیارەیە کاکار بەڵام پێویستە بەڵێ وەکو بە پێی یاسا پێویستە دادگامە بسەلمێنەوە و دادگا ئەم دووسەیە گەڵاڵە بکا و بڕیاری گرتنی ئەم کەسانە دەربکات کە بێگومان لە چاچەی ئەم ژووری عملیاتانە هیچ کەسێ دەستگیر نەکەن کە بڕیاری دادگا نەبێ بێگومانەوە کەسانەی هەر تاوانێک بکەن لەلایەن ئان تومەتبار بن بە هەر تاوانێک لەلایەن دادگاوە بڕیاری گرتنیان دەرچووە ئەم ژووری عملیاتە کای سۆران تاچان ناتوانێت گرنتیاوە دەستە بەر بکات کە ئەو کەسانەی بە نەک بە تەنیا ئەم توانانەی وەکو تو باسێکی تاوانی تریش یعنی بگرن بەڵێ کاک سۆران بەداخەوە پەیوەندێکی پشرا حوسێن لە چار قۆرنەوە لەگەلمانە دەستخۆشی و بەرنامە لێ دەکەم زۆر لە کاتێکی گونجاودا بوو لەو کاتێکە شانشینی کوردستان و بڕیارە دەرکرد کە پوچەڵیش بۆتەوە ئێستاکە بەس با تاوانبارەکان بدا بە دادگا ئەمیش ئەو لە چوار قوڕنەیمە ناوم حوسێنە با ئەمیش بدرێمە دادگا کە بەشداری خۆپێشاندانم کردووە زۆر بەبێ منەتانەش با ئەوان بدرێن ئەمن با ئەعدام بکرێن باشە بۆ ئەوەندە بێومێدی لە کاتێک ئەمە بڕیار دەرچووە ڕایگشتی ئاگاداری ئەم بڕیارانەیە کە بێگومان کە بەرپرسێکیش بۆ ڕایگشتی ئیثباتەکە بکەی بە بڕیار پرۆژە بڕیار یاسایی تر جێبەجێ بکەیت لەلایەن دەستگای جێبەجێکردنەوە ئەمە چێتە واقعەیەکی دیکە بێگومانێکە جێبەجێ نەکە ڕایگشتی پرسێکی در هەیە تو بۆ ئەوەندە بێومێدی لەم بڕیارە زانی چۆنە کاتی من بێومێدی من هەر لە ئێستاوانێ 20 ساڵە بێومێدین ئێمە 20 ساڵە ئەندامەکانی خۆشیان بێومێدن دەگەنە ئەندامی مەکتەبی سیاسی پێت دادەکەونەوە دەبێت لە کار بچێشنەوە ئێنجا ئێمە گەنج هەمومان ڕیسوا دەبین لەسەر زادان دەڕۆی وڵاتان لەوێ ئێنجارەکان کاکە با ئینالیا بێنەوە هەرمەیتەکانیان بێنەوە با بیان نێژین بە جوانی کاو تاوانە گەوریان کردووە با زیندوەکانەوە دابدەنە دادگای ئەمیشەوە لە چوار قوڕنەیەمەوە کەفتان لێ هەڕێک ئەمن ئەگەر درانە یەکسەر ئەمیشەوە بابدەنێ بیزەنە دادگا یەکسەر با ئەدام بکرێن باشە ناوخەری بازار چوار بەڵێ کاک حوسێن لە چوار قوڕنەوە تەماشاوانی نێجا پشتی vê navberê li ser heman tewar em bi şêwekî zindî gelwene keremke
بەێت تەماشاوانێنجا فاخر دیگەی لەسەر تۆری کۆمەڵاتی ئەلێ لە هەر ڕووداوێکدا بۆ چارەسەرکردنی کێشەکان لیژنەیە پێک هاتەبێ سەرکەوتو نەبووە بۆچی دەبێت لیژنە دروست بکرێت چونکە دادگامان هەیە پۆلیس و ئاسایشمان هەیە پێم وانە وەکو خۆیاڵێ هەر کێشەیەک هەبێت لەمانە بەدەر بێت کەواتە با هەر یەکمان لە شوێنی خۆی هەستێت بە ئەرکی خۆی بەڵێ تەماشاوانێنجا ئەو لیستە دادگەهێن جودا جودێن هەرێما کوردستانی بۆ vê لیژنەهاتیە لە گۆر داتایەکێک و لە سنوورە پارێزگەها هەولێرێ 725 کەس ژالێ دادگەیان داخوازکردنەوە سنوورێ پارێزگا سلێمانیە 989 کەس و لە سنوورێ پارێزگا دووکەژی 428 کەس و سنوورێ گەرمیان 351 کەس و لە سنوورێ سۆرانجێک 106 کەس هاتنە داخوازکردن بەڵێ هێ منمان لەگەلە لە شاری سلێمانیەوە کاکە من ئەم کاتەوە باش ئەم کاتە باش برێ بەڕێزم هەموو کاتێک فەرموو دەستخۆشی بەرنامەکە ولیەکەم زۆر سپاس چاوماتەکەم بەڕاستی بۆ ئەو بەرنامەی من حەزەکەم من پرسیارێکیش لە جەنابەت کەمە ئەگەر تۆش وەڵام دەیدۆ ئایا بۆچی ئەبێت لە هەر بڕیارێکی سەرۆکی هەرێمدایان لە هەر بڕیارێکی حیزبی دەسەڵات دەریکا بۆ ئەبێ ڕەشبینیتیا بێ ئایا ئەم پرسیارە ئێوە هیچتاندا دروست بۆ خۆی کە هیچ ئەزانن من لێرە کاکێ من ببوورە من لێرە بڕیار نادەم من لێرە بڕیار لەسەریش پرسێکیەوە ئەگە پرسێک تایبەت بێ بە کەناڵەکەمان بە بەرنامەکەی من لە خزمەتدام ئەویتر ئەوە بۆ ڕای گشتی بەجێڵین و خۆتیش ئەتوانی تاریقی لەسەر بدەین من هیچ بڕیارێکی هیچ تاریقێکم لەسەر قسەکانی بەرز نییە فەرمو خۆت قسە لەسەر بکە لەبەرەوە بێلایەنم لەمەیە بەڵێ فەرموو بەس و چاو خۆش بە من بەڕاستی من دەستخۆشی لە کەناڵی NRT یەکەم کەناڵی NRT توانێتی بە چاک و بە خراپی هەموو شتەکانەوە بتوانێت کە کێشەکانی کوردستان خاتە بەرچاوی خەڵک بەڕاستی من ئەمە بە کەناڵێکی زۆر باشی ئەزانم تاکە کەناڵیشە کە من تەنها سەیری کەم وەکو خۆم مەتابعی هەموو شتەکانی کەم دەستخۆشیتانەکەم لە هەموو بارەکەوانێ لەبەرەوەی ڕاستی و دروستەکانە بێ ئەبێ کەناڵی ڕازگۆ بەو شێوەیە بەڕاستی بەڵام من تەنها ئەوە نەئەڵێم سەرۆکی هەرێم کاتێک ئەو بڕیارانەی دەرکردووە ئەبێت ئاچێ لە پشت ئەم شەڕانەشەوە بوو ئاچێ لە پشت ئەم کارانەوە بوو بۆ لە پێناوی خۆپیشاندانێکە بۆ تەنها لە قیتوار کرا بە ئامانج بۆ لە سەرای ئازادیەوە کە بڕیار درا لە سەرای ئازادیەوە دوایی خۆپیشاندانەکان هاتنە بەردەمی لە قیتوار و کە بە هەموو شێوازێگرنا ئەیتر بە هەموو شێوازە قسە ئەکەن لەقەو بووە خود لەناو خۆپیشاندەرانەوە بووە دیکۆمێت هەیە لە هەموو سەربارەکانەوە بەڵام بۆ ئەو گشتا ڕوویە من تەنها حەزەکەم من نامەوێت نای حیزب بێنم بەڵام ئەم ئیشەی کە من ئەڵێم من 100% ئەمە دەسیسەی ئێرانی جا و بە حکمی یەکشت پێدا بەڵێ کاکێ من ببورە ئێمە پێمە باشە بەشێکی بابەتێنە لەسەر تەورەکە قسە بکەین ئەم بڕیارێکە دەرچووە بڕیارێکە نەک تەنیا لە سلێمانی ئەوانەی کە تۆمەتبارن بە تەقەکردن لە خۆنیشاندارەکانی هەفتەی شەبات و ڕۆژانی دواترە ئەمە لە پارێزگاری دهۆک لە پارێزگای دهۆک لە پارێزگای هەولێر لە گەرمیان لە سۆران لە هەموو شار و شارەکانی یاریمی کوردستان کە ئەو کەسانەی بە هەر تاوانێک بێت تۆمەتبارن و لەلایەن دادگاوە دووسیان بکراوەتەوە داوا کراون تا سەناتنە بەردەم دادگا ئەو کەسانە ڕاپێکی بەردەم دادگا بکرێن بۆی لەسەر چا ساسێکی دووسیان کراوەتەوە ئێمە باس لەسەر ئەماکەین لەسەر ئەم لیژنایکەن تا چەند ئەتوانێت ئەم خاڵانە جێبەجێ بکە بەڵێ من بە دڵنیایەوە ئەگەر بێت و حیزبەکان مەسئولین بە تایبەتی هاوکاری ئەو بڕیارە بن ئەگەر قەناعەتی خۆیان و ڕازگۆیی خۆیان بسەلمێنن هیچ کەسێک نییە لە حیمایە و لە بەردەستەکانی مەسئولین کە بێتاوان بێت هەمووی تاوانبارە بەڕاستی من ئەڵێم لەسەر و لە خوار بۆ هەموو شێوازێک من نەڵم تەنها وەکوەوەی کە وەکو لایەنێ قسە بکەم من تەنها وەکو لایەنێ قسە ناکەم باوەڕکە بەڵام مەسئولین بەرپرسن دەما هەر مەسئولێکە بینی کەسێکی لای دوو کەسی کوشە و خۆی مەسئولێک داڵدەیاوە ئەبێ مەسئولین بەڵام لە بڕیارەکانی سەرۆکی هەرێمی کوردستان کە لە 27 ئاب دەرچووە ئەڵێ هەر کەسێکە لەلایەن هەر بەرپرس و هەر لایەنێکی سیاسیشەوە داڵدا دەرابێت دەبێت ئەم کەسەش ڕاپێکی بەردەم دادگا بکرێت کە داواکراوە بێت ئەمە هەیەکی کە لە چوار خاڵەکان کە لە بڕیارەکە هاتووە بەڵێ من ئەو خاڵانە هەمووی خوێندەوە بەڵام من ئەڵێم ئەم کێشەی کە جەنابی سەرۆک ئەمەی دەرکردووە لەوانەیە لە هەندێک مەسئولینە لە زۆرینەی مەسئولینەکانیشە پابەند دەبن بەوە من پێم وایە کاردانەوەیکی باشی نابێت بەڕاستی کاردانەوەیکی باشی نابێت قەناعەتی من وایە مادام ئەگەر هەمووی لە ڕازگۆیی خۆیان قسە نەکەوە هاوکار نەبن یاخود دەبێت ببێ خۆیان بکەنە قوربانی ئەو کەسانی کە داڵدەیانەوە بیکەنە قوربانی یاخود کوردستان زۆر بەرەو شێوازێکی ناڕەحەترە ڕاو لەسەر ئەم بڕیارەش خۆشتان دیەکەم و چاوت ماتە بەڵێ کاکێ من سپاس کارزان لە چۆمانەوە لە گەلمانەکە کارزانم کاتەوە باش ئەو کاتت باش بەڕێز هەموو کاتێک فەرموو کارزان لە چۆمانەوە قساکە دەستخۆشی تەوەرەکەتان لە یەکەم زۆر سپاس
زیاتر ئەمە ناوی کەناڵەکەتان بنێم کەناڵی خەڵک نەک ئێنافتی چونکە بە زۆری بینەرێکی گەلک زۆر و مەسلمان باشە ئێمەش ئیش لەسەرێکن کە فعلا کەناڵی خەڵک بینەوە کەناڵە بین کە خەڵک هەموو شتەکەمان بەڕازگویی بەواقع بینی بەو شتانە چونکە ئێمەشیش لەسەرەوەکەن بەشێکی زۆر بێلایەنە لە چارچۆی ئەتەکێتی ڕۆژنامە نووسی خۆماندا خزمەت بەڕای گشتی بکەین بەڵێ فەرموو دووبارە دەسا بنای گشتی باڵەکایەتی دەستخۆشی تەوەرەکەناڵەکەتە لەکەین بەڕێزم ئەمێ لەسەر تەوەرەکە قسە بکەم کاکسۆران لە سلەیمانی وابزانم دوو پەیوەندی پێشم من لە خەت بوو کاکسۆران باسی خۆپیشاندان و ئەو شتانەی کرد کە لە ئەتوو هەر شتێک ئەگەر ئەیڵێ دەبێ یاسا سەروەر بێ دەبێ ڕەچاوی ئەوەش بکەی بۆ لەقی چوار بوو بە ئامانج بۆ هێرشەکە تەنها بۆ ئێوێ بوو نابێ ئێمە ئەگەر بڵێن یاسا سەروەرە دەبێ هەموو شتەکان لە بەرچاو بگرین دووبارە دەستان خۆش بێ و زۆر سپاس. بەڵێ سپاس سەوری ئەس باوەرم لە باژارێ دووکێ دەم باش بەڵێ دەم باش بەڵێ کاک سەوری کەرەمکە سپاسیا بەرنامەیتت کەم gelek spas ئەگەر دەنگی تەلەڤیزیۆن خەکەم کە دا باشتر من ئەس گۆداریەت بکەم مەبەستێ دوان خۆ پێشاندانێت باژاری سلێمانی هاتینەکردین لێ بابەتێمە لەسەر وەیەکەنینە کاکەم بەڵێ ئەفتی خۆ پێشاندانە هەکە ئەوان دەوێت خەدەماتە بۆ چێکیان و خەدەمات نەبن سلێمانیە ئایا بارێگای محافەزەت سلێمانی نییە بچێت خۆ پێشاندانی بکەن و داواکاریت خۆ بین نەوێرێ ئەوان بۆچی هەدەفا خۆکرا لە قاچاریا پارتی دموکراتی کوردستان بەڵێ کاکی سەوری بابەت ئێمە سەروان خۆ پیشاندانانینە بابەت ئێمە سەرهەندەیە بڕیارێک دوهەیە جاریە ئەژۆرە عملیاتات کە پێکەنی جاری وەزارەتە پێشمەرگە ناوخوا بۆ گرتنەوان هەمی داخوازکردیان نەکتێنێ لەسەر بێ لە دهۆکێژیانە بێگومان لە دهۆکێژێک 428 داخوازکردیانە لە هەمبەر دادگای بێناگازیکردن بە دووسێن جودا جودایان هانەچنە هەمبەر دادگای ئەوە بڕیارە کەوان خەڵکی جارەکە دیرەپەچی بەردەم دادگای بکەن مەسەگە تەلەڤیزیۆن خۆکەم کە تکایە دام باشتر گۆداریەکە قەناعەتەکە کەم لای هەر بڕیارەکە بارزانی بدات دێتە تەنفیزکردن لە هەمی هەرێمە کوردستانی هەر بڕیارەکە بارزانی بدات ئەو بڕیار دێتە جێبەجێکردن و هیچ گومانێکی سەر نییە. بەڵێ بەڵێ کای سەوری بەڵێ باوێ بیلال لە باژارە سلێمانیە باوکی بیلار ئەم کاتەوە باش بە بۆچوونی من ئەو بڕیارە یەک بزبڕ ناکات و یەک کەسی ناگیرێ بڕیارەکەیشان وەکو بڕیارەکانی تر هیوادارم ئێمە بە درۆ بخەن ئەوانەی کە واڵێن هەمومان بە درۆ بخەن خەڵک بگرن خەینا حەزمان نییە ئێمە ئەوە ڕێی خۆتان هەر کەسێ ڕێی خۆی ئێمە ڕێی خۆیمان ئێمە هیچ تاریقێک نادەینەوە ئێوە بچنی خۆتان لەسەر ناکەم هیوادارم ئەو حکوومەتەی کە بڕیاری دەرکردووە ئەو سەرۆکیارێمە ئەو کەسانە بە درۆ بخا کە ئەڵێ خەڵکە گرم و ئەوانەی پیاوکوژم یانگرم ئەگەر توانین لە سلێمانیەوە پیاوکوژێ بگرێ باوەڕ کە ناتوانێت یەک پیاوبوو یەک کەسی ناگیرێمەوە بەڵام کەواتە بۆ ئەم جۆری ئەمەلیاتە پێکەنەوە بۆ ئەم بۆ ڕای گشتی لە بەردەم چاپەمەنی بەشەیەکی گشتی باس لەمایکرێت و مۆتەمەری سەحافی دروستەکرێت بوو باوەڕکە من باوەڕم بە هیچی نییە قەناعەتی بێ هەموو سیناریویە و یەک کەسی ناگیر ئەگە توانیان یەک پیاوکوژی سلێمانی بگرن من دەستخۆشیان لێ ئەەکەم و تەییدیشان ئەەکەم لەیسە و بە هەموو قەناعەتێکمەوە و تەییدیانەکەم و دەستخۆشیان لێەکەم بەس قەناعەتی بێ هیچ سقم پیان نییە. بەڵێ بابزانین باوکی ئارمەند لە سۆران لەسەر ئەم پرسەچالێ بەڵێ باوکی ئارمەند ئەو کاتە دواش هەموو کاتێکێت دەستخۆشتان لێ دەکەم بە نسبەتەم بەرنامەیەوە ئەم سوپاسیاتت کە این کەرم کە باغ لەسەر تەورە ئیرۆ بەڕاستی بە نسبەت ئەو بڕیارانی کە جەنابی سەرۆک دەردەکات بەڕاستی جەنابی سەرۆک هیچ بڕیارێک یان هیچ قسەیەک ناکات بێ بنەما یان ئەگەر بزانێت جێبەجێ ناکرێتن جەنابی سەرۆک زۆر یان قسە ناکات یان بڕیار نادات یان دەبی بڕیارەکانی جێبەجێ بکرێن. بەڵێ بەس وەکو باوکی بیلال لە باژارە سلێمانیە گوتی ئەف بڕیارە وەکو ئەو دەبێژە بە قەناتم بە هیچ ئەوەی کە نایەتە جێبەجێکێن ji ber ku pêştirjî ev biryarê bivî awayê hebûn lê ev biryaran hatna praktîzekirin li ser erdê waqewa ku pêwîst hatne cîbecîkirin tu bi vê çi dibêjî gelo من هیچ لەگەر ئەم ڕایدانیمە 100% من ڕەدی دەکەمەوە چونکە خۆی بەڕاستی ئەوەی ئێستا لە کوردستان هەیە کوردستان ینی
بەڕاستی زۆر 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 دیموکراسیە لە هەموو لایەنێکەوە ئەو کەناڵی کە جەنابەت ئێستا قسەی لێکەی و چەندین کەناڵی تر هەیە ئەمانە ئەگەر بڵێن لە کوردستان دیموکراسی نیە یان ئۆپۆزیسیۆن نیە تۆ ئێستا کە قسە دەکەی ئەمە دیموکراسی نییە خۆی لە خۆیدا ئەمە زۆرێکە لە دیموکراسی زۆرێکە لە هەبوونی دیموکراسی هەبوونی ڕادەربڕینی بەرامبەر ینی بەڕاستی من زۆر زۆر گەشتبینم بە بڕیارەکانی جەنابی سەرۆکی زارش هێشتانێکە زۆر زووە دەبی ڕابوەستین بابزانین بەکوێ دەگاتن ئەم بڕیارەی جەنابی سەرۆک ئاکامەکانی چی دەبن دەبی ئێمە شار هەمومان هاوکار بین هاوکاری ئەم بڕیارەی جەنابی سەرۆک بین بەڕاستی جێبەجێ دەکرێت دەبێ ئێمە هەمومان زۆر زۆر گەشتبین بە بڕیارەکانی جەنابی سەرۆک بەڵێ کاک باوکی ئارمان لە سوڕان سوپاس جەمال لە هەولێرەوە لەگەڵمانە لە سەرمان پرس کاک جەمالم کاتەوە باش جان سپاس دەکەم زۆر سپاس ئەم بڕیارە توانای گەشتبینی کە پراکتیزە بکرێت بەڵێ دانا لە تاقڕنە دەڵێ یەکێک بێتە سەرماڵت ئەوە دەوی دیفاع لە خۆ بکەیت برام ئەوە ماڵ نییە ئەوە بارەگای ئەوە مەقەڕە دوای تەقەکەرەکان و خۆ پیشاندەران وەکو یەک حساب دەکەن ئەوە بەرپرسەکانی شارەوا دەرێن هەردرێن تەقەکەرەکان و خۆ پیشاندەران وەکو یەک دەبی حساب بکرێن ئەوە دایمە و قسانە دەکەن ئەوە شتەچی غەرەتە خۆ پیشاندەر کو دەبی وەکو تەقەکەر حساب بکرێن ئەوە جەلادنەوە زەلامیان کوشتیەوە منداریان کوشتیە ئەوە دەبی فەرقی پێ بکرێن بەس پێت وایە ئەو بڕیارەی دوێنێ تایبەت بە دەستگیرکردنی داواکەرەوان لەلایەن دادگاکانی هەرێمی کوردستانەوە کە هەرێک بە تاوانی جیاجیا تومەتبارە نەک تەنیا ڕووداوەکانی هەفتەی شوبەبەر و تاوانی جیاجیا هەیە کوشتنی ئافرەت و کۆمەڵێک تاوانی دزی و نازانم چی ئەم تاوانە لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان تۆ چەند گەشتبینی کە ئەمە پراکتیزای کرێ و بوو تا ئێستا ئەو ڕێژە زۆرەی تومەتبار هەیە داواکراو هەیە زیاتر لە 2500 کەس لە کوردستان بوو تا ئێستا نەیانتوانیوە ببێنە هەم بەردادگا ئەم بوو نەهاتون خۆیان وڵی ئەوە تقریبا 9 مانگە بەو نەوەی ڕایان بوات بەو نەوەی خەرچیان ئەوە کرد و ڕایان گرت و دانە 9 مانجی 10 مانجی دیکەش بەو نەوەی خەرچ تاخیر بکەن و ماوەش لەسەر وەزعی بڕۆن و خەرگدا ئەوە بگیرێ بڕوان ناکەم هیچ ئەوم نییە بڕوان ناکەم شتە سەر بگیری بەڵێ یەکای جەمال ڕزگار لە شاری سلێمانی کاک ڕزگارم کاتەوە باش ئێوارە باش باشتر کاک ڕزگار ئەو پرسیارە ئاراسی جەنابەت دەکەم بۆ تا ئێستا و ڕێژە زۆرەی تومەتباران زیاتر لە 2500 تۆمەتبار بە تاوانی جیاجیا لەلایەن دادگاکانی هەرێمی کوردستان بە هەر سێ پارێزگاکەوە داواکراون بوو ئەو ڕێژە زۆرە تا ئێستا ئامادە نەبووە بێتە هەم بەردادگا بوو دەسەڵاتێک نەبووە کە ئەمانە ئەگەر نەشێن ڕاپێکی بەردەم دادگا بکەن ئەو ڕێژەیە تا ئێستا ئەو ڕێژە زۆرە لە سەرەی تکالەکە نەبێت بوو وڵی حەسەکەی جابا من قسە بکەم بێژێ جوابی پرسیارەکە بەمەوە بەڵێ کەرەمکە خۆی ئەبووە ئەم مەزوعانە ئەبووە ئەعلام کرایە خۆی باید ئێستا مەجموعەیەک بڵێن ئەتوانێت خۆیان بشارێتەوە کە ئەو مەوزوعان بیستووە بەڵێ خۆی ئەم مەوزوع ئەبووە لە مادام ئەوان لیژنان بۆ تەشکیل کردو غورفەی عەمەلە هەر بەبێەوەی بزانن بیان کردنە ئێستا کاکە لەوانەیە ڕوبعێکی ڕای کرد بێ بەڵێ ئەیوان نییە ئەنجا کاکە مە تاوانباری خوان چ زەمانەتێکەیە کە لە ژێرە ناوەکانیان نابێ بەو خەڵکانی ڕوعێک شار خۆی بشارێتەوە لەوانەیە چێ لە خوان ناوەکان ناوە کاکە تۆ خۆ بشارەوە ماوەی ئەمە ناوەکانی تۆیە چ زەمانەتێکەیە ئەوە نییە ئەوە شتی خۆ لە ژێرەوە هەموو شتێکەکرە برا بەڵێ کاک ڕزگار سەلاح هەل لە شاری سلێمانی کاک سەلاح هەم کاتەوە باش ئەم کاتە باش کاکەم سپاس کاک ڕزگار ئاڵێ بۆ گرتنی ئەم کەسانە پێویست نەکرا ئەم کنگرەی ڕۆژنامە نووسیە ببەسرێ لەبەرەوە دەبێ لەوانەیە ئەو کەسانە کە ناویان هەتوامە خۆی بشارنەوە تۆمە چۆن نەگەدەیتەوە سپاس بۆ بەرنامەکەتان من پێم وایە ئەو برادرانەی هەندێکیان کە قساکەن زۆر بە گومانەوە سەیری وەزعەکەکەن سەیری بڕیارەکە ئەکەن یعنی نازانم چۆن بۆ مۆزوعەکانە چن ئەو هۆیانەیە کە گومانیان بۆ دروستەکەوە خۆشیان نوتوایە کە جێ لێبێت تۆ ئەم هۆکارانە تا چەند بە شتێکی وا بینی کە ئەمە پێویستە گومان لەسەر دروست بکرێت ئەم بە پێچەوانەوە
من بە پێشەوانەوە گومان بۆ دروستە ئەبێ مەسەلەن بڕارێکە و لە سەرۆکاتی هەرێمەوە دەرچووە برادرت پێش قسەی کردەوە لە سلێمانی یەک کەس ناگیرێت بۆ یعنی سلێمانی لە زمینی ئەم هەرێمە نییە بەلای ئەوەوە بەڵێ ئەگەر من پێم وایە بۆی بڕیارەکە بە تەواوی وەکو پێشنیارێک بۆ دەسەڵاتدارانی ئەوانەی کە جێبەجێەکەن هەر کەسێک تۆمەتبارە و لای بەرپرسێکە و تەسلیمی ناکات با ئاشکرایکەن بڵێ مەسەلەن فڵان کەس لای فڵان کەسی تەسلیمی ناکات با بوترێت بە ڕاگەیاندنەکان بە میدیاکان ئاشکرا بکرێت کە فڵان کەس تاوانبارە و لای کە فڵان مەسئولە تەسلیمی ناکات بەڵێ بەڵێ کاسەڵە ئاسوال لە شاری سلێمانیە لەگەڵمانە کاک ئاسۆ ئەم کاتەوە باش ئەم کاتەوە باش زۆر سپاس بەڕێزی زۆر سپاس ئەم بڕیارە کە دەرچووە تا چەندتەم بڕیارە پێت وایە بەشێکی فعلی لەسەر عەردی واقع پراکتیزایکە ئەم هەموو ڕێژە زۆرەی داواکراوانی دادگا ڕاپێکی بەردەم دادگا کرێ بۆی دووسێکانێک لە بێتەوە لەسەر چاسەچێک ئەمە داواکراون بڵێ بەڕێزی وەڵی کاکە ئەم حکومەتەوەیان لەم میلەتە کردووە یعنی نازانێت بەچێ بڕوا بکەیت سەرەکی حکومە بڕیارێ دەرەکە ئەتا ئاگاتێ لەسار دەبێتەوە هیچی جێبەجێ ناکەن تێگەی بەڵێ ئەوەی مەسئولێکی لە پشت بێ ئەگەر چەند کۆمەڵکوژێک ئیشکال لەم کوردستانی خۆمان ناگیرێت چکار مەسئولەکان پشتیان نەگرێت ساحێبی قسەی خۆیان نین ئەوەشی کەیکەن بەدەمیە کردەوە نییە کە حکوومەتە بەشەیەکی فەرمی دەسەڵاتی جێبەجێکردنی هەیە و بڕیار یاسا لەلایەن سەرۆکاتی هەرێمی کوردستانەوە بۆ دێت کە پێویستە ئەمانە یاسای پراکتیزا بکەن ئەمانەش مؤتەمەری سەحافی ئەبەسرێن و لیژنە پێکێنە بچێنێتی جێبەجێکردنی ئەم بڕیارانە تۆ بۆ بە گومانەوە سەیرەماکەیت سەرۆکی حکومەت دەگەر سەرۆکی حکومەت دیاری بەم خەڵکاکە ئەگەر یاری بەم خەڵکە نەکە کو ئەوانەی حەفەی شوبات ئەی بۆوانە نەگیران بەرچاوی عالەمەوە بە سەوت و سوورە ئەمە شتێک نییە بەدەم باسیکەی ئەگە بگیری قسەکانی جێبەجێ بکرا ئەوە جێبەجێ بوو لە چارچۆی ئەم ژۆری پێکێنانی ئەم ژۆری عملیاتانە و داواکراوانە یەکێک لەوان ئەمانە شتیان حتا لە بڕیاری چار بڕیارەکەی سەرۆکی هەرێم کە 27 ئاب دەرکرا یەکێک لەوانە دەبێت ئەو هەر لایەنێکی سیاسی بە هەر بیانێک بێت داڵدەی تۆمەتبارانی داواکراوانی دادگاداوە دەبێت ڕادست بکەین کە ڕادست نەبکێت دەبێت ئەمانە ڕادستی یاسا بەردەم دادگا بکە بە هەر شێوەیەک بێت ئەمە چۆنێکە دیتەوە براکەم وەڵای بە پێ بڵێم من کاتی خۆی لەوە بژاردنەیە لەو مزاهرەیەک بووم لەوانەیە کە خۆم بەشداریم کرد کابرا بە دوو نەژمە و داڵێکەوانەکە عەقیدەتەکە لە خەڵکەکە من خۆم لەوێ وەسا بووم بە جنێوی شەرەفی ئەیە ئەمانە بەوانە گیرێن ئەمانە خۆیان بەرەڵایان کردوون تێگەی ئەگە بگیران ئەگە خۆیان ڕاستیان کردا بە سوبێکی جوان لەگە خۆ پیشاندانانە هەڵسوکەوتیانەکە بەڵام خۆیان ببوون بە گورگ ئایا گورگ بە کەسێکی بێسیقا گیرە ناکەس بەڵێ کاکاسۆ بەڵێ لەسەرمان بابەت باوکی محەممەد لە سوورانەوە لە گەلمانە باوکی محەممەد ئەم کاتەوە باش بەڵێ جیاناو کەتاتان باش هەموو دەمێنتە باش تەرکەرەمکە برای بەڕێز دەستخۆشی لە بەرنەمەکەتان دەکەین ئەس مەمنونم بەڕاستی خەلکەکە نەزانم چوندا و بە ئەزمانە پێدەگە ئەوەی کە هەر شتێک جەنابی سەرۆک بڕیار لەسەر دەکەیات با پاڵپشتی خەڵی بێ خەل یارمەتی بدێ شتی تێدانیە کە لە بەرژەوەندی هەموو خەڵیدا بەڵام بەداخەوە خەڵک نەسیقەی بەخۆیە نەسیقەی بە هەر بڕیارێکە ئەم گومانەی خەڵک کاکی محەممەد ئەف گومانە خەلکی ئەف شوکا خەلکی ئەف سیقە نەبوونە خەلکی وەکو توت بێژی گەلو بوو چ ڤەتگەرە بوو ڤەتگەرەوە ئەوە خۆی شتەکە دیارە ڕووناشکرا کە لە سەردەمدا لە کوونەوە تاکو ئێستا خەلکەکە هەموو بە سەدان ساڵە ئاوارە و دەربەدەر بووە لە ژێر زلم و سیستەمێکی زۆرداریدا بووە ئێستاش گەستینە ئەو ئاسەیە کە سەرکرداتی هەرێم یاخود یاسا بڕیار دەدا بڕیار بچیادا بۆ ئەو خەل لە بەرژەوەندی ئەو خەلکەدا بەڵام ئەو خەلکەی پێکدەرە بڕۆ بەڵێ بابێ محەممەد ئەم داخوازە لێ بڕێنێتکەین دەمێمە بەرەفداویە چێت هاوڕێ لە پێنجوینە دوا پەیوەندی کاک هاوڕێ گەر زۆر بە کورتی ئەم کاتە باش کاکەکار هەموو کاتێکت کاکە بەڕای من وەکو هاوڵاتیەک هەست من ڕێزمێن بۆ سەرۆکی هەرێم بۆ سەرۆکی پەرلەمان بۆ سەرۆکی حکوومەتی هەرێم بۆ دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان بەڵێ هەشت یا قسە لیژنەوە لە ساسە تەبلیغ ناکرێت سەری کە بەرنامەی گەندەڵ یا قسە لیژنەوە ئەوە فەشەلی هێنا ئەمەیان باشە تۆ کە من تاوانبارم بۆچی لە دەستگا ڕاگەاندنەوە ئینەکەی ڕێک بێ بمگرەوە تا خۆیان نەزان چێ خۆیشان داڵدەیەن خۆیشان ئەڵێ نەوگرن بە زۆر دەمێکێت سەقەتمەگە دەرفەتم بی بەس کاتمان بەرەو کۆتە یاروە ئەزانم کاکەکار بەڵام خۆ ئەگەر تۆ خۆ پێشەکاری نەکەیت لە بەرنامەکەی خۆتا وایە یانە
من ئیتر پێویست ئەگا یەکێکی تاوان باکە یان کەسێکی گەندەڵە خۆ دیارە شتەکان هەمووی دیارە بەڵام بەداخۆ کە قسەیان لیژنەوە یعنی ڕاکەن یعنی شتەکان ناکەین هەموو شتەکان ئێمە هەرێمی کوردستان ئێمە بۆ بە فرەقەرار فرە حیزبی بەڵێ کاک هەورێ ئێمە زۆر دوای لە بورینەکەین لەبەرەوە کاتمان تهدید کراوە زۆر دوای لە برینەکەین سپاس پێیان دەکەت بینەرە بەرزەکان لە شاهین دووری ئاڵێ سەلااو دەست ئەڵێ بەنسبەت ڕای من بۆ پێکێنانی ئەم لیژنەیە کارێکی باشە چونکە سەرۆک بارزانانی خۆی ئەم بڕیارەی دەرکردووە دەبێت ئێمە ڕێزی لێ بگرین و شانازی پێوە بکەنەوە خۆیە لە هەروە دلاوەر شەریف ئەڵێ دەستخۆش بەڵام گرنگ جێبەجێکردنیەتی نەک هەر قسە بێ و بەس هەروەها فەلاح جەماڵ ئەڵێ بە بچوونی من پێکێنانی لیژنەیەکی بۆ دەستگیرکردنی تاوانباران تەنها مەشغولکردنی خەڵکە و هیچی تر وەکو خۆی ئەڵێ بەڵێ تەماشاوانە نێجا بڤێ یەکێجا سەدمەداویە تەوەرێ ئیرۆیە بەرنامە مایکی خەڵک هەیە سبەهی بابەتێکی گەرمتر پێشاتێکی گرنگتر دە خزمەتەوە دەبم ڕێز و حورمەتی مە جاردن قبول بکەن هەر شاد و بەختەوەر بن